کاتێک بیر لە هێزی ڕاکێشەری زەوی دەکەین لەوانەیە ئەوە بە مێشکماندا بێت کە هەر شتێک کێش و قورسایی هەبێ و بۆ لای زەوی بکێشترێ ئەوە هێزی ڕاکێشەرە. تاقیکردنەوەشی زۆر ئاسانە. تەنیا پێویستە تەرازوویەک بێنن و لەسەری ڕاوەستن. تەرازوەکە نیشان دەدات کە ئەم هێزە ڕاکێشەرە چەندە کێش و قورسایی بەمەداوە. بەڵام ئەمە تەواوی باسەکە سەبارەت بە هێزی ڕاکێشەر نییە. بۆ نمونە خۆر بەڕادەیەک ڕاکێشەرەکەی بە هێزەکە 8 گەڕۆکەستێرەی گەورە و بچووکی لە دەوراندەوری خۆی ڕاگرتووە. بەڵام خۆر لە بەرامبەر بەهێزترین ڕاکێشەری گردوون هیچ قسەیەکی بۆ کوتن نییە. بەهێزترین ڕاکێشەر لە ڕەشە چاڵەکاندایە یا هەمان سیا چاڵە کە تەنانەت ناهێڵت ڕووناکیش لێی دەرباز بێت. ئێستا با بزانین ئەم هێزە چییە و چۆناو چۆن ساز بووە. یان زەوی کە گەڕۆکەستێرەیەکی بەردینیە چۆن ئەم هێزەی تێدا شاراوەیە. بۆ گەیشتن بە وەڵامی ئەم پرسیارە سەرەتا دەبێت تۆزێک فیزیا بخوێنین. نیوتۆن کە هەمومان دەیناسین یان لانی کەم بۆ جارێکیش بێت نێو و چیرۆکی سێوەکەمان بیستووە لە حەوشەی ماڵەکەی سێوێک لە دار بەردەبێتەوە وەسەری دەکەوێت. بەڵام ئەمە تەنیا چیرۆکێکەوە لە ڕاستیدا کاتێک نیوتۆن دەبینێت کە ئەو سێوە لە دار بەردەبێتەوە پێی سیر دەبێت و مێشکی زۆر سەرقاڵی وشتە دەبێت و هەندێک پرسیاری بۆ دێتە ئاراوە وەکو ئەوەی کە ئەو سێوە بۆ ڕاستە و خۆ بەردەبێتەوە بۆ بڕێک لەو بەرتر بەرنابێتەوە یان بە پێچەوانە ناچێتە لای سەرێ. نیوتۆن لەم بارەوە دەنووسێت کە هێزی زەوی بەڕادەیەک زۆرە کە ئەو سێوە ناچارە هەر بەو شێوە بەربێتەوە و دەبێت لە نزیکترین ڕێوە بگاتەوە زەوی هەر بۆیەش ڕاستە و خۆ دەکەوێتە سەر عەرز. نیوتۆن هەر لەو کاتەوە سەبارەت بەو بابەتە دەست دەکاتە لێکۆڵینەوە و توێژینەوە و تا دواساتی ژیانی ناتوانێت تێبگات کە ئەو هێز و وزەیە سەرچاوەکەی لەکوێوە هاتووە. تەنیا شتێک نیوتۆن باسی لێکردووە ئەوە بووە کە هەر شتێک کێشی هەبێ ئەوە هێزی ڕاکێشی هەیە جا تا ئەو کێشە زیاتر بێت ئەو هێزەش زیاتر دەبێت. بە پێی ئەو قسەی نیوتۆن ئەتۆمیش ئەو هێزە ڕاکێشەرەی هەیە بەڵام لە چاو کێشەکەی ئەوەندە کەمە کە ئێمە هەستی پێ ناکەین. 400 ساڵ لە چیرۆکەکەی نیوتۆن تێدەپەڕێت تا ئەوەی کە لە ساڵی 1905 ئالبێرت ئەنیشتاین بیرۆکە و تێئۆری ڕێژەیی تۆمار دەکات. ئەم تێئۆریە تێئۆری نیوتۆنی ڕەت کردەوە و خەڵکی ئەو سەردەمە گاڵتەیان پێکرد. ئەنیشتاین جوو بوو و لەسەر ئەمەش زیاتر گاڵتەیان پێدەکرد و دەیان کوت جوویەک هاتووە تێئۆری خوای فیزیا واتە نیوتۆنی بردوتە ژێر پرسیار. ئایلەوە تێئۆری ڕێژەی باس لەوە دەکات کە ئەگەر ئێمە لە ڕەپۆش بین واتە لە دەرەوەی کەشی زەوی هەموو شتێک بە هەر کێشێک کە هەیان بێ بە خێرایەکی یەکسان دەجوڵێنەوە. دەیوید سکات یەکێک لە 12 ئاسمانگەڕێک کە چۆتە سەرمانگ ئەو تێئۆریە لە سەرمانگ تاقی دەکاتەوە. لە سەرمانگ بۆشایەک بوونی نییە. دەیوید سکات لە دەستێکی چەوچێکی پێبوو پەرەقوێکیش لە دەستەکەی دیکەی. هەردووکیانی هاوکات بەرداوە و هەردووکیان بە دوو کێشی جیاواز هاوکات دەگەنەوە ئاستی مانگ. ئەو تاقیکردنەوەیە تێئۆری ڕێژەیی پشتڕاست کردوتەوە. یەکێکی دیکە لە قسە گرنگەکانی ئەنیشتاین ئەوە بوو کە دوو ماکی گەورە لە ڕەپۆش و دەرەوەی کەشی زەوی یەکتری بۆ لای خۆیان ناکێشن بەڵکو ئەو ئاسەوارە لەسەر پارچە و قوماشی ڕەپۆش دایدەنێن ئەوان بۆ لای یەکتری دەکێشێ. ئەنیشتاین دەیگوت لە ڕاستیدا ئەوە هێزی ڕاکێشی خۆر نییە کە گەڕۆکەستێرەکان بۆ لای خۆی دەکێشێ بەڵکو ئەو کێشە قورسە و ئەو ئاسەوارەی لەسەر پارچەی ڕەپۆش دایدەنێن دەبێتە هۆیەوەی کە هەر شتێک کە لە دەورەتی خوار بێتەوە بۆ لای. بۆ تاقیکردنەوەشی پێویستمان بە پارچەیەکە و تۆپێکی گەورە و چەند تۆپێکی بچووک. تۆپە گەورەکە لە نێوەڕاستی پارچەکەدا دەنین و تۆپە بچووکەکانیش لە دەوروبەری دەبینین کە کێشی قورستری تۆپە گەورەکە پارچەکە بۆ لای خۆی ڕادەکێشێ و تۆپە بچووکەکانیش دیل و گرفتاری خۆی دەکا و ناهێڵێ لەو خولگەیە دەرباز بن. هەروەها ئەنیشتاین دەڵێ ئەو ماکە قورسە نەتەنیا ڕەپۆش بەڵکو کاتیش دادەنوێنێ بە جۆرێک کە کات لەو ناوچەیە لەگەڵ ناوچەیەکی دیکە جیاواز دەبێ. بە پێی قسەکانی ئەنیشتاین دنیا لە 4 ڕەهەند پێکاتوە کە مرۆڤ 3 ڕەهەندی بەردەستە بەڵام ڕەهەندی چوارم کە کاتە ئێمە هیچ دەسەڵاتێکمان بەسەریەوە نییە و یەک چەشن هەر بۆ یەک لا دەڕوە. ئێمە باسمان لەوە کرد کە ئەو قوماشە گەڕۆکەستێرەکان بۆ لای ئەستێرەکان دەکێشێ بەڵام ئەی بۆ زەوی بۆ خۆی ئەو هێزەی بەجیا هەیە. لەبەر ئەوەیە کە زەویش ماکێکی قورسە و ئێمە و تەنانەت مانگیش بۆ لای خۆی دەکێشێت و مانگیش ناچارە لە دەوری زەوی بسوڕێتەوە هەر ئەو جۆرەی کە زەوی بۆ خۆی لە دەوری خۆر دەسوڕێتەوە.
تئۆری و بیرۆکەکانی ئەنیشتین ئێستا کەژ نەسەلمێنراون، بەڵام تئۆری دیکەش نەهاتۆتە ئاراوەکە ئەوانەی ئەنیشتین ڕەت یا پشتڕاست کاتەوە. پسپۆرەکانی ناسا بۆ خێرایی پێدان لە ڤۆیچێر لە تئۆری ئەنیشتینیان کەڵک وەرگرتووە. ڤۆیچێر توێژەرێکی ڕەپۆشەییە کە خێراترین ماکێکە کە مرۆڤ تاوەکو ئێستا سازی کردووە. خێرایەکەی 17 کیلومترە لە چرکەیەکدا و تێیدا هیچ سوتەمەنیەک بەکار نەهێنراوە، چون ئەو خێرایەی لە هێزی ڕاکێشەری گەڕۆکەستێرەکان وەردەگرێت. ڤۆیچێر نزیکی خولگەی موشتری دەبێتەوە و دەورێک بە دەوری موشتری دەسوڕێتەوە و دوایە وەک قۆچەقانیەک دەرباز دەبێت بۆ نێو ڕەپۆش. لەوانەیە بپرسن ئەو خێراییە هەروە دەمێنێ؟ بەڵێ، چۆن لە بۆشاییدا هیچ لێخشکانێک واتە ئیستکاکێک بوونی نییە تا پێش بە ئەو خێراییە بگرێت. لێرە پرسیارێکی دیکە دێتە ئاراوە، ئەویش ئەوەیە بۆ نمونە وێستگەی ڕەپۆشەیی کە لە 400 کیلومتری زەویە بۆچی هەروە لەسەر جێی خۆی ڕاوەستاوە؟ یان بۆ کاتێک ئاسمانگەڕەکان دێنە دەرەوە هەروەکو ئەوەیە کە هیچ کێشێکیان نییە و ڕاکێشەری زەوی ئەوان بۆ لای خۆی ناکێشێ. ڕاکێشەری زەوی نەگوێستکە ڕەپۆشەییەکان، بەڵکو تەواوی سەتەلایتەکانیش بۆ لای خۆی دەکێشێ، بەڵام یەک جیاوازی هەیە. لە دەرەوەی کێشی زەوی گوشاری زەوی دەبێتە هۆی ئەوەی کە ئەوانە لە دەوری زەوی بجوڵێنەوە و خولگەیان پێک بێنن. زەوی وێستکە ڕەپۆشەییەکان بۆ لای خولگەکانی خۆی دەکێشێ و بۆیەش لە دەوری زەوی دەسوورێنەوە. دەزانن خێرایەکەی چەندەیە؟ 28,000 کیلومتر لە کاتژمێرێکدا. سەتەلایتەکانی شەر بەم شێوە. هەندێک لە سەتەلایتەکان هەر لە یەک ناوچەی زەوی کار دەکەن لەبەرەوەی کە لە نێو خولگەکانی دوورتر وەستاون و دەتوانن خێرایی خۆیان لەگەڵ سوورانی زەوی ڕێک بخەن. بۆ نمونە سەتەلایتێک بۆ هەمیشە هەر خۆرهەڵاتی ناوەڕاست دەپێوێت. لەسەر ئەمە بوو کە گاڵتە بە ئەنیشتین دەکرا، لەبەرەوەی کە دەیگوت هێزی ڕاکێشەر لە زەوی ڕانایە، بەڵکو ئەو ئاسەوارەیە وا لەسەر پارچەی ڕەپۆش هەیەی. بەڵام نیوتۆن دەیگوت ئەوە زەویە کە ئەو هێزە ڕاکێشەرەی هەیە و 400 ساڵ پێش ئەنیشتین ئەوەی کوتبوو کە لە کاتی خۆی ڕوونکردنەوەیەکی سەرسوورهێنەر بووە. ڕەشەچاڵەکان ئەوەندە قورسن کە زیاتر لە هەموو ماکەکانی دیکە پارچەی ڕەپۆشدا دەنوێنن. ئەگەر گەڕۆکەستێرێک یان ئەستێرەیەک بکەوێتە داویان ئەوەی تر ڕێی دەربازبوونیان نامێنێ. ئەو جۆرەی کە دیارە تئۆری ڕێژەیی ئەنیشتین تاوەکو ئێستا لە تئۆریەکانی پێشووتر زیاتر جێی متمانەیە و ئەوەش جێی سەرسوورمانە و دەبێت بزانین کە ئێستا هیچ زانا و پسپۆڕێک نەیتوانیوە ئەوانە بە تەواوی پشتڕاست یان ڕەت بکاتەوە. پسپۆرەکان دەڵێن ئەگەر بمان هەوێ بە تەواوی لە هێزی ڕاکێشەری تێبگەین دەبێت ڕەشە چاڵەیەک دۆزینەوە و بتوانین بە ئاشکرایی بیبینین. ئەو کات دەتوانین تێبگەین ئەم هێزە چۆن و لە چی ساز دەبێت. تەنانەت جیمز وێبیش نەیتوانیوە ڕەشە چاڵەیەک دۆزێتەوە کە بە جوانی بدیترێ. پسپۆرەکان دەڵێن سەرنجام یان تئۆریەکی نوێ دێتە ئاراوە یان ئەوەی کە تئۆری ئەنیشتین ڕاستبوونی خۆی دەسەلمێنێ. سپاس کە بینەر و بیسەرمان بوون. هیوادارم بۆتان بەسوود بووبێت. دەنگی ئێمەتان لە ستۆدیۆی بڵینگۆ ڕابیست. ئەمن سمکۆ جەهانگیریم و خۆشحاڵمان دەکەن بۆ پاڵپشتی لە ئێمە و ناوەڕۆکی کوردی ئەو ڤیدیۆیە بۆ دۆستان و هاوڕێیانتان بنێرن و کاناڵەکەی ئێمەش سابسکرایب بکەن. خێر ببینن.